قەیرانی دارایی و دابینەکردنی بوجە بەشێکی زۆری پرۆژەکانی سلێمانی پەخستووە. لە ئێستاشدا بە هۆڵی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بوجە بۆ چەند پرۆژەیەک تەرخان کراوە. سەرۆکی شارەوانی سلێمانی دەڵێت بۆ بوجەیە کە دابین دەکێت و ئەو پارچە زەویانەی شارەوانی کە دانراون بۆ فرۆشتن پرۆژەی پردی کۆبانی و چەند پرۆژەیەکی تر بە دڵنیاییەوە لەم ساڵدا تاوا دەکرێن. هەوڵێکی باشێ ئێمە ئەو پرۆژانێک کە ساڵانی ڕابردوو بە نیوە ناچڵی بەجێماوە ئەم ساڵ جوودێکی باشەکەین بۆی کە بتوانین ئەو پرۆژانە بخینەوە گەڕ هەر بۆ نمونەوە سێ پردێکە لە سلێمانی هەیە، پردی کۆبانی هەیە، سانەکردنی ڕێگاوبانەکانی ناو شاری سلێمانی هەیە، هەندێک لەو پرۆژانی کە ترەیە جوودێکی باشەکەنی سەڵام ساڵ کۆتایی بۆ پرۆژانایانی هەمندێکی بودجێ بۆ دابینەکرێ هەندێکیشی لە پارەی ئەو چەند زەویەی کە خینە چێبڕکێەوە بۆ فرۆشتن. لە کاتی قێراندا بازرگانان دەتوانن ڕۆڵێکی بەرچاو بگێڕن لە بەگەرخستنەوەی پرۆژەکاندا. بەڵامەوەی لە هەرێمی کوردستاندا وای کردووە کەمتر بازرگانان ئەو ڕۆڵ ببینن خۆیان بۆ چەند هۆکارێکی دەگێڕن لەوانش نەبوونی سیستەمی بانکی کە متمانەی لای بازرگانان و سەرمایه‌داران نەهێشتووە بۆی کە دڵنیانین لەوێ پارەکانیان وەردەگرنەوە. هەروەها نەبوونی کۆمپانیای پشکدار هۆکارێکی ترە کە وەک ئەندامێکی ژووری بازرگانی سلێمانی دەڵێت دەتوانرێن لە ڕێی کۆمپانیای پشکدارەوە پارە بخێتە بازار و پرۆژەکانیش وەگەڕ بخرێنەوە. یەکەم شت بۆ ئەوەی یەکەمە بێ متمانە لە بینی خەڵک و بە خەڵک بە عام هاوڵاتی و بازرگانان لەگەڵ حکوومەتا و متمانەیە بگەڕێتەوە ئەوش بە کاراکردنەوەی بانقەکانە. کاراکردنەوەی بانقەکان قەیناکە ئەگەر سیولە نییە پارە نییە بەڵام ئەو چەکێکەوە حکوومەت ئەیدا ویان ما بێت و مامەڵە بە چەک بکرێ ئەو باج و ڕسومات و باج و ڕسوماتی گومرجی و زۆربەی ئەو تەعاملانەیەکەوە لەگەڵ حکوومەتا کرێ حکوومەت بێت و ئەگەر چەک قوبول بکات چەکی بانکی قوبول بکات ئەو وەختە سیقەیەک لە بینی بازرگانەکان و حکوومەت ئاگەڕێتەوە بە کاراکردنەوەی بانقەکان. ئەمە خاڵێکە. خاڵی دووهەم بۆ ئەوەی سیقە بگەڕێتەوە لە بینی حکوومەت و بازرگان و باڵندەرانە ئەو پرۆژە و ئەو کاروبارێ چالاکیە بازرگانیانەی کەوا زۆر جار قۆرەخە کرێ ئەمانە بێت و خەڵکێکی زۆرتری پێ هاوبەش بکرێت لە ڕێگەی ژوورە بازرگانیەکانەوە بازرگانێکی زیاتر بخرێتە ئەو بوارانەوە بەرامبەر بەمە ئەتوانی داوا لەو بازرگانانە بکەین کەوا ئەو پرۆژانی تەواو نەکراوە تەواویکە. قەیرانی دارایی نەک تەنها پرۆژەکانی پەخستووە بەڵکو ژمارەیەکی زۆر بەڵندەریشی مای پوچ کردووە. بەپێی ئامارێکی وەبەرهێنانی سلێمانی لە ماوەی قەیرانی داراییدا مۆڵەتی وەبەرهێنان لە سلێمانی 8 هێندەکەمی کردووە. بۆیە بۆ ئەوەی وەبەرهێنان و پرۆژەکان بە تەواوی پەک نەخرێن پێویستە هەرچۆنە بێ بوجیان بۆ تەرخان بکەت و پرۆژەکان بەگەڕ بخرێنەوە. ئارام عەبدوڵڵا، کورسات نیوز، سلێمانی.